بەڕاگەاندنی پرۆژەیەکە لە شاری سلێمانی پرۆژەی گواستنەوەی ناسیار هەڵبەتە ئەم پرۆژێ بۆ هەوڵەتەنی شاری سلێمانە جارە لە ئێستادا لە ڕێکی ئەم پرۆژێوە کە هەوڵەتیان دەتوانن لە ئێستادا لەم قۆناغەدا بێ بەرامبەر خزمەتگوزاری گواستنەوە بەکاربێنن هەڵبەتە پرۆژەکە فراوانە چەند خزمەتگوزارێکی دیکە لە خۆ دەگرێت ئەمە ڕاستەخۆ لە ستۆدیۆ خاوەنی پرۆژەکە دکتۆر بیلال محەممەد لەگەڵمانە زاناری زیاتر بەسەبار بە پرۆژەکە و سەبار بە خزمەتگوزارەکانی دیکەی پرۆژەکە پێدەڵێت دکتۆر بیلال سلااو لێ بێت بانین باش بەخێراتی دکتۆر زۆر بەخێر بێت دکتۆر بیلال سپاس سەرتامانە ئەماژە بە پرۆژی ناسیارکەین بەبزین پرۆژی ناسیار چییە بە بینەر شارەزایی ئەم پرۆژەیە بێت کە لە ئایندەدا بڕیارە خزمەتێکی زۆر با خەڵکی شاری سلێمانی بکات. پرۆژەی ناسیار نوێترین سیستەمی ئەپلیکیشنە بۆ دابینکردنی تاکسی لە شاری سلێمانی ئەم ئەپلیکیشنە لە ئێستادا بەردەستە و هاوڵاتیانی شاری سلێمانی لە ئەمڕۆ ئەتوان بێ بەرامبەر داوای تەکسی بکەن لە ڕێی ئەپلیکیشنی ناسیار دیار ئەپلیکیشنەکە ئێمە لە هەشتی سی 2022 دەستی بەکارکردن کردووە لە ئێستادا کۆمەڵی خزمەتگوزاری و سێرڤیس لە ڕێی ئەپلیکیشنەکە و دابینەکە ئەم ئەپلیکیشنە نوێترین تەکنۆلۆژیا و سیستمی گواستنەوەی بۆ ئەوی شۆفێر بگەێنە بە سەرنشین ئەپلیکیشنەکەی ئێمە لە ئێستادا پێشوازێکی بەرچاوی لێکراوە وەکو خزمەتێک بۆ شاری سلێمانی ئێمە بڕێنمان داوە لە ئەمڕۆ بۆ ماوەیەکی نادیار هەر کەسێک لە ڕێی ئەپلیکیشنەکەەوە گەشت بکات گەشتەکانی بێ بەرامبەر بێ لەگەڵ کۆمەڵی خزمەتگوزار و سێرڤیزی تری وەکو دابینکردنی تەکسی بە شۆفێری ئافرەت و شۆفێری پیا و واروەها دابینکردنی غازی ماڵان کە سیستمێکی تازەیە لە هەموو عێراقا ئێمە کردومانە بە شێوازی ئۆنلاین واتە لە ڕێی ئەپلیکیشنی ناسیاری شۆتوانی داوای غاز بکەی ئەو کات و ساتە دیاری بکەی کە خۆت ئەتەوێت بگاتە دەست و بە هەمان نرخی حکوومەت لەگەڵ ژمارەیەکی زۆر ماڵتۆر سکیلمان هەیە بۆ ئەوی کە ئەوانی کە داوای دیلیڤەری خواردنەکەن بتوان لە هەمان ئەپلیکیشنەوە یاخود بە شێوازی کۆرسنتەر لە ڕێی تەلەفۆنی 053 55 51 بۆ ماوەی 24 ساعت ئەم کۆرسنتەرە بەردەستەوە توانن سەرجەم خزمەتگوزارەکانی ئێمە لە ڕێگەی کۆرسنتەرەکە و دابین بکەن. باشە با بەورتر باس بە هەموو ئەو خزمەتگوزاریانە بکەین سەرتا لە پرۆژی تەکسیەکەەوە دەستپێکین کە بۆ ماوەیەک ئەم پرۆژەیە با بڵێن بەخۆڕایی بەبێ بەرامبەر خزمەت بە هاوڵاتیان دەکات بە دیاریکراوی ئەگەر هاوڵاتیەک بۆ هەر ناوچەیەکی هەرێمی کوردستان بیەوێت لە ڕێگەی ئەم ئەپلیکیشنەوە هاتو چۆبکات دەتوانێت یاخود تەنها لە ناو سنتری شاری سلێمانی دەتوانێت هاتو چۆبکات. لە قۆناغی یەکەم ئەپلیکیشنەکە لە شاری سلێمانی بەردەستە ئێمە پلانمانەوەی کە دوای شاری سلێمانی بچینە شارەکانی دیکە بەڵام لەم قۆناغەیە لەبەرەوەی ئەپلیکیشنەکەی ئێمە ئەپلیکیشنەکە بۆ دابینکردنی تەکسی لە ناو شاری سلێمانی ئەوەی کە پەیوەندی بە دەرەوەی شاری سلێمانی هەیە ئەوە ئەبەسرێتەوە بە ترمیناڵەکانەوە ئەو هێڵەکانی دەرەوە بەڵام ئێمە لە ناو شاری سلێمانیە لە هەموو ناوچەکانی شاری سلێمانی هەتاوەکو سیتەک هەتاوەکو بازگەکانی کەڵەوانان و عربەت ئێمە ئەتوانین هاوڵاتیان بگوازینەوە بە نرخێک کە نرخێکی زۆر زۆر کەمترە لە هەموو سیستەمەکانی تری نرخێکی عرفیە بەو شێوازی کە ئەپلیکیشنەکە دابینی کردووە و بەردەوام لەلایەن تیمێکی تەکنیکیەوە ئەم ئەپلیکیشنە نرخەکانی ئەپدەیت دەکرێتەوە و ئەو کێشە تەکنیکیانەی کە ئەگەر بێتە بەردەستی تیمێکی تەکنیکیمان هەیە نرخەکان ئەپدەیت داکاتەوە و کێشەکان چارەسەرەکە. ئەپلیکیشنەکە لە ئێستادا بەردەستە شاری سلێمانی ئێمە زۆن یەکەمی ئیشەکانمانە و ئینشاءڵڵا لە داهاتوە ئێمە ئەچینە شارەکانی دیکەوە تەنانەت شارەکانی باشووریش. بەڵێ دکتۆر ئەم پرۆژەیە لە ئێستا دەکەڕاگەندراوە کۆمەڵێک خزمەتگوزاری پێشکەش دەکات ئەو خزمەتگوزاران جیاواز لە هاوڵاتیان بەس لە شۆفێران دەکەیت شێوازی کارکردنی شۆفێرەکان چۆن ئێوە گرێبەستان لەگەڵ هیچ کۆمپانیایەکی گواستنەوەدا هەیە یاخود ئەو کەسانی کە وەکو شۆفێر لە پرۆژەکەی ئێوەیە کار دەکەن کێن ئەو کەسانی کە دەتوانن بەشدار بن لە پرۆژەکەدا. هەر کەسێک مۆڵەتی گواستنەوەی هەبێ و بتوانێت تەکسی بەکاربێنێ ئەتوانێت بە چەند ڕێوشێنەکە بە چەند فلترێکا کە ئێمە ئەیخێنە ناو سیستەمەکە خۆمان ئەتوانێت بەشداری بکات. بە خۆشبەختانە ئێمە یەکەم سیستەمین لەسەر ئاستی هەموو عێراقا کە شۆفێری ئافرەتمان هەیە و دەرفەتێکی باشمان ڕەخساندو بۆ ئافرەتانی کە یانەوێت لە کەرتی ترانسفێرە لە کەرتی گواستنەوەیە بیانەوە کار بکەن ئێمە دەرفەتێکی باشمان ڕەخساندووە. ئێمە هەر کەسێک بێتە لای ئێمە تەکسی پێبێ و تەکسیەکەی تۆمارکرابێ لەلایەن بڕێوەبەتی گشتی هاتوچۆ و هەروەها گواستنەوە گەیاندن و مۆڵەتەکانی و هەموو ئەولوێتی کەسەکە تەواو بێت ئێمە ئەتوانین دوای چاوپێکەوتن دوای کۆمەڵێک ڕێوشۆن کە ئیگری نەبەر ئەتوانین وای لێ بکەین داغڵی ناو سیستەمەکەی بکەین و بۆ چەند ڕۆژی سەرەتاش ئێمە ئەو کەسە لەژێر چاودیاریە سیستەمەکە بەو شێوازەیە هەر کەسێک لەگەڵ تەکسی ناسیار گەشت بکات لە دوای ئەوەی کە گەشتەکەی کۆتایی دێ ئەتوانێت ڕۆی بۆچوونی خۆی لەسەر شۆفێرەکە بدات ئایا شۆفێرەکە کەسێکی باش بووە کەسێکی خراپ بووە بە پێچەوانشەوە
ئێمە ئەو مافەمان داوە کە شۆفێرەکانمان ڕێی لەسەر سەرنشینەکان بدات سەرنشینەکە مامەڵی چۆن بەوە ئەمە ڕاستەخۆکێتە ریپۆرتێک ئەچێتە ناو فایلی ئەو کەسەوە و ئێمە بە دوواداچوون بۆ ئەواکەین کە ئایا مامەڵی شۆفێرەکانمان لەگەڵ خەکەکەیان چۆن بەوە بە پێچەوانە و مامەڵەکەمان مەسەلەن سەرنشینەکان لەگەڵ شۆفێرەکانە چۆنە و هەروەها بەردەوام ئەم تەکسیانی ئەمە لەژێر چاودێریان GPS-یان پێوەیە و هەروە ئێستاوا خەریکی پرۆسێکین کە کامێرە لە ناو تەکسیەکانەدا بنین هەر هاوڵاتی بێت مناڵەکەی یا کچەکەی سەردانی زانکۆ بکە سەردانی باخچە بکە یا سەردانێکی شوێنی تایبەت بکە ئەتوانێت ڕاستەوخۆ لە ڕێی کامێرەکەەوە کۆنتترۆلی هاتوچۆکە بکات هەم کامێرەکە دوو دیو هەیە دیوێکیان سەر شقامەکە پیشانەدا دیوێکیان ناو تەکسەکە پیشانەدا چکە لە پلانمان هەیە ئێمە تەنانەت یەکپۆشی لە نێو شۆفێرانی تەکسەکانمان نادروست بکەین. باشە شێوازی کارکردنی با بڵین هەر کەسێک تەکسی هەبێت ئەتوانێت پەیوەندی بە ئێوە بکات ئەگەر کەسێک جگەل لە کارکردن لەگەڵ ئەم پرۆژەیە بێوێ ببوورە خۆشی کارکات دەتوانێت یاخود هەر کەسێک کە پەیوەندی بێەوە کرد ئیتر بۆ نمونە ئەتوانێت بەپی ئەو ڕێنمایانە کار بکات کە لەم پرۆژەیەدا بوونی دەبێت. تەکسی ناسیار ینی سادەترین و ئاسانترین سیستەمی بەکارهێناوە ئێمە لەنا ئۆپلیکیشنەکەیە ئەوانی کە بنە شۆفێر لای ئێمە دوگمێکمان داناوە کە ئەڵی کارەکەم دەسەنی بە دوگمەی کارەکەم یعنی ئەو کاتە ڕیکوێستی خەڵکت بۆ دێ داواکاری خەڵکت بۆ دێ کەوتی کار ناکەم ئیتر هیچ ڕیکوێستێکت بۆ دانی و هیچ ئیجبارێکی تیان نییە لەبەر سیستەمەکە ئێمە سیستەمێکی زۆر ئازادە خەڵکانێکی زۆر کە لای ئێمە کارەکەن ئیشی دووەم و ئیشی سێمی تریشیان هەیە بە شێوەیەکی ویستی خۆیان ئەوە نیە کە ئێمە ئیجباریانکەن چەند کاتژمێر لای ئێمە کار بکە ئێمە هیوامان وایە کە ئەوانەی کە تەکسیەکەن کاری یەکەم و کاری دووەمەن هەر تەکسی بێ و هەروەها ئەو ڕێشۆنانی کە ئێمە ئیگرینە بەر لە پێناو کۆمەڵی خزمەتگوزاری باشە بە هاوڵاتیانی خۆشەویستی شاری سلێمانی و هەروەها ئێمە لە پلانمانەیە کە هەمیشە ترینین بۆ شۆفێرەکانمان بکەینەوە وایان لێ بکەین کە باشترین خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیانی سلێمانی بکەن. بەڵێ دوکتۆر باسی ئەوەت کرد کە فیدباک ئەچێتەوە هەم لەلایەن شۆفێرەکان هەم لەلایەن کڕیارەکان و کەسانی کە ئەو سەرنشینەکان و خزمەتگوزارە بەکاردەهێنن لە ڕێگەی ئەپلیکیشنەکەەوە ئەم فیدباکە ئەگەڕێتەوە یاخود چۆن ئەم خەڵک بتوانێت کە فیدباکەکە بە کۆمپانیاکەتان بڵێت کە ئەوان لەم شۆفێر ڕازین لەم گواستنەوەی ڕازین ئاکرێکی ئەوە بووە کە باسان لێوە کردو چۆن ئەتوانە خەڵک فیدباکی خۆی بگەێنێت. بڵێ ئێمە دروشمێکوانەیە وەکو ناسیار ئەڵێن سێ کلیک بۆ گەیشتن ینی بە سێ کلیک تۆ توانین داوای تەکسی بکەیت کلیکەکەمانەوەی کە ئەڵێ لەکوێیت کلیکی دووەمیانەوەیە کە ئەڵێ بۆ کوێچی کلیکی سێمان داوای تەکسیەکەکەیت لە دوای هەر گەشتێک سیستەمەکەوا دروست کراوە شۆفێر ئەتوانێت ڕێی لەسەر سەرنشیندا و سەرنشینیش ئەتوانێت ڕێی بدا جگە لەوە ئێمە کۆمەڵە شوێنی سابتمانێ ئەو شوێنە سابتانە QR کۆدمان داناوە ئەو QR کۆدە جەنابەت کەسکانی QR کۆدەکەکەی ئەتوانی زانیاری تەواوی شۆفێرەکە وەربگری و ڕێی خۆت بدەی و ڕاستەخۆ دێتەوە ناو سیستەمی یا ناو سێرڤەری ناسیارەوە و ئێمە بە دوواداچوون بۆ واکەین ئەگەر هاتووە کەسە مەسەلەن تەکسێکی پاک و خاوێن نەبوو یاخود دەنگی تەجیلی زۆر لێدا یا شێوازی ڕۆشنەکەی بەدڵی سەرنشینەکە نەبوو ئێمە و کەسە ڕاستەخۆ پەیوەندی پێوە کرێ و هەروەها ئەگەر بگاتە حاڵەتی زۆر تند و دووبارە بوونەوە ڕەنگە ئیجراعاتیشی لەگەڵا بکرێ و سیستەمەکەی لێ ببڕێ لەبەرەوە ئێمە هەدەفمان ئەوەیە خزمەتێکی باشی سێکتەری گواستنەوە لە نێو شاری سلێمانیا بکەین هەر بۆ زانیاری بەڕێستان و بینەرانی بەڕێزیش 18,000 تەکسی لە ناو شاری سلێمانی هەیە ئێمەمانێ ڕێخستنێکی تەکسیەکان بکرێەوە شێوازێکی جوان پێشکەشی کەتی گواستنەوە بکەین لە نێو شاری سلێمانی. باشە بابەتێکی دیکە هەیە هەڵبەتە ئاگاداری ئەوەین کە پرۆژەکە سەرەتا بەخۆڕاییە بۆ ماوەیەک با بڵێن هیچ تێچوێک لە سەرنشین وەرناگیرێ لە دوا ئەمەوە لە ناوچێکەوە بۆ ناوچێکی دیکە بۆ نمونە من ئەگەر لە ناو بازارەوە بمێ بچمە ڕاپەڕین لە ناو بازارەوە بۆ تویمەلیک ئەمە نرخەکان جیاوازی دەبێت بێکمان لە ناو کوردەواری خۆشمانیان بە شێوەیەکی گشتی معاملە هەیە جای وایە بۆ من لە ئەپەکە ڕەنگە بڵی لە بازارەوە بۆ تویمەلیک وا دیای بنەی 3000 4000 برێ ئەگە سەرنشینەکە بیوێ بە بڕی 3000 ئەم حیوارە هەیە لەم ئەپایا دەبێت بەڵێ ئێمە ئەو ئەپلیکیشنی کە دامانەوە ئەومان لێکرۆ کە کەمترین قسەی تا دروست بێ بۆ خۆتان نەزانن لە ڕابردووە کۆمەڵێک ڕووداوی کۆمەڵایەتی لە ناو تەکسیەکانە دروستە بوو لە نێوان هەندێک لە شۆفێرەکان و لەگەڵ بە تایبەتی ئەو سەرنشینانەی کە ئافرەتن بۆ خۆشتان بینتان ڤیدۆکان بڵاوبێتەوە چۆن قسە لەگەڵ سەرنشینەکانکەن ئێمە ئەم ئەپلیکیشنەوە دروستکراوە کەمترین قسەی تا بێت ئەپلیکیشنەکە خۆی دیاریەکات ئەگەر بەڕێستان مەسەلەن لە ناو بازاری سلێمانی بۆ تویمەلیک گەشت بکەن نرخی عورفی نرخی ئاسایی چەندێکە ئەوەندەیە تەنانەت ئێمە کۆمیشنی ئەپلیکیشنەکەمان نەنووسیەوە بڵین ئەپلیکیشنەکە بەکارێنی پێویستە تۆ ڕسوماتێک دێ بە کۆمپانیا ئەو نرخی کە جەنابەت لەسەر جادە بتەوێت تەکسیە بگری هەمان نرخمان داناوە بگرە زۆر جارێمە گلەی شۆفێرەکان دێتە سەرمان ئەڵێن نرخەکان زۆر کەمن
ئێمە هاتوین لە چاو سیستەمەکانی تر و بە پێی وەزبوونی کە هەمانە ئەو دراسی کە کردومانە بەڕێستانەگەر لە ماڵەوە داوای تەکسی بکەن لە ڕێ ئەپلیکیشنەکەی ئەمەوە وەکو ئەو نرخەوەیە کە لەسەر جادەیەک دابینیکی نەخێر بە هیچ جۆرێک ئەپلیکیشنی ناسیار مامەڵیتیانە بەڵام لە داهاتوە ئێمە کۆمەڵی خزمەتگوزاری زیاد دەکەین بە نمونە ڕەنگە لە داهاتوە شێوازی تەکسیەکان بگۆڕێ بکرێ بە تەکسی هایبردی کارەبایی یاخۆت وەکو شارێکی وەکو دووبەی کە مارسید زیتایە لاندکرۆزیتایە ئێستا لە ئەمریکا یەکەم سیستەم ئۆبەر هەیە تەنان لە ئەمریکا توانی داوای هەلیکۆپتەر بکەیت بە تەکسی ئەم سێرڤزانەوەکە کە تۆ نرخی گواستنەوەکانە زیاتر بێت بەڵام لە ئێستا لە ناو سلێمانی و بە تایبەتی هەرێمی کوردستانە تەکسەکانمان بۆ خۆتان نەزانن لە 2014ەوە تەکسی هاوردە نەکراوە و مۆدیلەکانمان آخر مۆدیلمان 2014 و نرخەکانمان سابتە. باشە بابەتێکی دیکە هەیە کە بەشێک لە ئەپلیکیشنەکان لە وڵاتانی ئەوروپا کە بۆ گواستنەوە تایبەت کراوە بابەتێکی ئەویش با بڵین گەڕانەوەی تێچووی ئابوووریە بۆ سەرنشین دوو کەس کە لێ کاتا بۆ نمونە کاتەکانیان لێ کە نزیک بێ بیانوێ بچن بۆ یەک شوێن ئەمە چۆن لەم ئەپلیکیشنەیە جێ ئەکرێتەوە بەڵێ تیمی تەکنیکیمان بیری لەوە کردو لە ئایندەیە ئەو هاوڵاتیانەی کە لەسەر یەک هێڵی ڕۆشتنن بتوانن سواری یەک تەکسی بن بەیەکەوە بە تایبەتی ئەگەر کەسێک ماڵی لە گەڕێکی ئیبراهیم ئەحمەد بێ بچێ بۆ زانکۆی سلێمانی ڕۆژانە ئێمە لەسەر ئەو هێڵە سیستەمەکەەوە خەریکە تەواو بێ وا دروستمان کردووە کە هەمان ئەو کەسی کە ئەچێ بۆ زانکۆی سلێمانی چەند نەفەر لەسەر ئەو هێڵی مەسەلەن شەقامی 6 مەتری هەبوو یا 30 مەتری هەبوو بتوانێت لەگەڵ ئەو کەسی هەسەدانی زانکۆ بکە هەم ڕێژەی قەرەباڵخی جادەکان کەمتر بێتەوە هەم پێویستیش ناکە هەموو کەسێک بە سیاری خۆی هاتچۆ بکە وامان لێکرێ و کاتە تێچووکی کەمتر بۆ کەسا ئەگەڕێتەوە. چەند خزمەتگوزارێکی دیکە لە پرۆژەکەتانە هەیە دەبێت باسی خزمەتگوزارەکانی دیکەمان بۆ بکەیت کە باس لە غاز دەکات باس لە دیلیڤەری دەکات کۆمەڵێک خزمەتگوزاری دیکە لە توانچەی پرۆژەکەی ئێوە جێی بووەتەوە. بەڵێ ناسیار لە ئێستادا بەسێ خزمەتگوزاری زۆر باش دەستی پێ کردووە و لە 2024دا کۆمەڵی سێرڤیس و خزمەتگوزاری تری بۆ زیادە بێ بابەتی غاز بۆ خۆتان نەزان تا ئێستا بە شێوی کلاسیکی لە نێو شاری سلێمانی و لە هەرمی کوردستانیشە تەنانەت لە عێراقیشا بە شێوی کلاسیکی غازە فرۆشێ بووی کە سعری غاز ڕۆژانە بە کۆڵانەکانە چێ جاری وایە هاوڵاتی فریا ناکەوێت داوای غازەکەی بکە غازەکە تێ ئەپەڕێ یا لەو کاتەیە مەجای نابێ ئێمە وامان لێکرد و هاوڵاتی بتوانێت بۆ ماوەی 24 کاتژمێر ئەپلیکیشنەکە ئێمە دابەزێنێ و داوای غاز بکە و ئەو ساعتەش هەڵبژێرێ کە ئەوێ غازەکە بگاتە دەستی و شێوازی غازەکەش بە هەمان نرخی حکوومەت کە ئەی فرۆشێ ئێمە هیچ پارێکی هیچ ڕسوماتێکی زیاتر وەرناگرین و تیمی ڕاهێنراومان هەیە کە شۆفێرەکانمان هەمیشە لەژێر چاودێریان تەنانەت لە فرۆشتنی غازەکانە ئێمە فیدباکیش لە هاوڵاتەکە وەرەگرین ئایا شۆفێرەکەمان چۆن بۆ هیچ کێشەیەکی تەکنیکی نەبووە و سیستەمێکی زۆر تازەیە ئێمە سوودمان لە ئەزمموی وڵاتی سعودیە و ئیمارات و وڵاتانی وەکو کۆید وەرگتووە کە لە هەندێک شوێنان سیستەمی غازیان بەم شێوازە ئەفرۆشێ. بابەتی دووەممان بابەتی دیلیڤەری خواردنە ئێمە دیلیڤەری خواردن ئێستا بە ئۆفلاین دەستمان پێکردووە گرێبەستێکی زۆرمان لە نێو شاری سلێمانی لەگەڵ شوێنە گشتەکانەوە و شوێنانەی کە خزمەتگوزاریان هەیە گرێبەستمان کردووە و توانین 24 کاتژمێر لە ڕێی ماتۆرسکیلەوە یاخود لە ڕێگەی تەکسیەوە ئێمە بتوانین کاری دیلیڤەری بکەین لە نێو شاری سلێمانیە. بەڵێ دکتۆر باس لە کۆمپانی مەژی غازەکەی کرد بامان شواز ئێوە ئەقتان گرێبستان لەگەڵ کۆمپانیای غازەکاندا هەیە خۆت ئەو شوازی دابینکردنی غازە چۆنە بۆ ماڵەن ئەو خاوەن تەکسی دەتوانێت بۆ منەکە لە کاتێکدا ئەو کەسێک کە داوای غازەکەی کرد پێویستی بە شوازێک لە شێوازەکان داگرتن بێخۆ بە شوازێک لە شێوازەکان بەکارهێنانی بێت هیچ زەنارێکیان لەسەر ئەو شتە هەیە؟ ئێمە لەناو ئەپلیکیشنەکەی ناسیارە بەشی داواکردنی غازێ نەخێر هەموو ئۆتۆمبیلەکانی فرۆشتنی غاز لە ناو شاری سلێمانی ئۆتۆمبیلی خۆمانە و هەروەها شۆفێرەکانیش شۆفێری خۆمانن ئەمانە ڕۆژانە لە چەند خاڵێکی شاری سلێمانی هاوەستن چاوەڕی ئۆردەرەکانەکەن و بەپی لۆکیشنەکانی ئۆردەرەکانیان بۆ ئەنێرین و سیستەمی ناسیار یا ئەپلیکیشنی ناسیار هیچێکە لەو ئەپلیکیشنانی کە زۆر سادەی لە بەکارهێنانە تەنانەت ئێمە وا ئەپلیکیشنەکەمان دروست کردووە گەر کەسێک خوێنەواریش نەبێت لە ڕێی ڤۆیسەوە لە ڕێی سێرچەکەەوە بە ڤۆیس داوا بکاو ئێمە ڕاستەخۆ پەیوەندی پێوەکەین و غازەکەی ئەگەینێن دەستیشە. باشە ڕەنگە هاوڵاتێک بێ بتڵی غازەکەی بگۆڕیان هەنێک هاوڵاتی دیکە تەنها بێوێت پڕی بکاتوانە گەر گرفتێک لە غازەکەی هەبێت و لە منەظەمەکە بێت ئەمانە لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە بۆ چارەسەر دەکرێت یاخود تەنها بابەتەکە ئەوەیە کە غازەکەی بۆ پڕ دەکرێتەوە هیچی دیکە. ئێمە لە بەشی غازە کۆمەڵێک سێرڤزمانەیە پڕکردنەوەی غازمانەیە لە پڕکردنەوەی غازە بتڵی تازەمان هەیە بتڵی کۆنمان هەیە کڕینی بتڵی تازەمان هەیە بتڵی کۆنمان هەیە پڕکردنەوەی پیکنیکمان هەیە سۆندەمان هەیە سەرمنەزەمان هەیە قەفیسمان هەیە هەموو ئەو شتانی کە ڕەبتی بە غاز و مەطبەخ و بۆ شتانەوە هەیە
ئێمە لەناو ئۆتۆمبیلەکان ئەمەمان دابین کردووە و هەروەها ئەو کەسانیش کەیشەکان ئەمانە ڕاهێنراون خەڵکانێکن لە میکانیکیا شارەزان و تەنانە گەر کێشەیەکی شەبێ ئێمە توانین ڕاستەخۆ کێشەکان بۆ چارەسەر بکەین. کۆمەڵە سێرڤیسی زۆر باشە وای کردووە کە خانمان بە تایبەتی ئەپلیکیشنەکە بەکاربێن بۆی کە لە کێشە دووبارەکانی ڕۆژانی خۆیان ڕزگاریان بێت. ناسیار منەمێ ئەگەر ئیجازە بدەین ناسیار وەکو برندێکی کوردی ئێمە دروست بووین تیمێک گەنجی زۆر لێ هاتوو لە ناو شاری سلێمانی ئیشی لەسەرەکە و هەروەها ئێمە لە پلانمانایە وشەی ناسیار بچێتە ژوێنی وشەی تەکسی یانی لە داهاتوە بڵێ ناسیارێ بگرێت لە باتوێ بڵێ تەکسیە بگرە و بۆچیش ناومانە ناسیار لە بەرەوەی لە کوردیا ناسیار و ناسیا و یەک برندی هاوشێوەن یاخۆ پیان وتری ئاشنا بۆ ئەو ناو کوردیشمان هەڵبژاردن. دکتۆرەکو داپرسیار لە ئایدێتە شتێکی واتان لە پلانە هەیە کە بتوانن بۆ شارەکانی دیکە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان بە هەمان شێواز ناسیار بەردەست بێت؟ بەڵێ بە تاکید ئێستا ئێمە وا خەریکی کۆمەڵک لێ تێگەیشتن و ڕێکەوتین لەگەڵ کۆمەڵێک کەسایەتیە کە بە تایبەتی قۆناغی دۆمان یاچینە شاری هەولێر یاچینە شاری بەغداد لەبەرەوەی ئەو پێشوازی کە لێرە کرایەوە و ماوەی دڵخۆشیە بۆ ئێمە بە تاکید ئێمە لە شاری سلێمانی ناوەسین بەڵام نقطەی سەرەتامان وەک کارکردنی ناسیار شاری سلێمانی بوو. بەڵێ زۆر سپاس بۆ زۆر بەڕێز دکتۆر بیلال محەممەد خاوەنی پرۆژەی گواستنەوەی ناسیار. سپاس بۆ ئامادەبوونی. سپاس بۆ بەڕێستان بە خێراتی.